هەموو ژیانی ئەمەت بەباتە هەمووی تەواو بوو خۆشیەکان سەفرەکان هەموو تەواو بوو خۆشیەکان کۆتایی پێ ناتیە مەسەلەکە سبەی کۆتایی پێ دێتن یعنی کو مۆزوعەکە بەسیتە کاک شتەکە هەر پەیوەندی بە تۆ نیە سادی تێناگەم من سرم لەو مۆزوعە دەرناچێ یعنی تو سبەی دوکانەکەی ئەو کابرای پێتە فرۆشتەوە لێ وەردەگریەوە چکە تو باز چ دەکەی باشە تو پێم لێ بەبێ پرسم لۆ دێ بازاڕی هاتم لەبەرەوەی کە قوماشم ڕێز مەکسیکانم کۆم ببوون دوایش ئەمە سرم لەو بابەتە دەرناچی جارێک مامۆستای گیتاریە جارێک سەحەبی دوکانیە جانە با مۆزوعەکە لەو باز بکەم نا قوماشەکانت کڕی نا لە تو هێشت بکڕم هێشت قوماشی بکڕم سعدی لەبیرم مەبەوە دە قوماشات الله قوماش دەرەجەیەک سعدی بەڵێ بەحسی قوماشم لەو مەکە پێم بڵێ تێم بگەێنە ئەو کوڕە چێیە بابەت سوزانم چییە ئەو چار بازار دیتە وێندری خزمەتی وێندری دەکە شاگردا کوڕێکی زۆر ئاوەدار شاگردی ئەو مامۆستایە کاچی بڵە فرە بەهرەیە هەموو نەوە بەهرەی لێ چاوەکە تۆ چی لەبەرکەی دەدا چیەوە خودای نییە هەموو عالەمی نەمە تێگەیان گورە باش ئەو گەماس چ بکردمە گورە بابە ئینتخاباتی چ وامەدە ئینتخاباتەی بێزاری ئینتخاباتی ماران کاکە دەها وەرە کاکە بابوت باسکەم وەرە کاکە دەهامی گوڵ کاکە دەهامی ڕۆح قوربانت دەبم کەتنی کردیە کاکە ڕۆحی دڵی پێم بێ ئەو برادرە دەیگوت بە تەمامە خێرەی بکەم جوانەکایەکم بۆ بکڕێت چ بۆ تو جوابی نەدایەوە جوابی نەدامون جوای لە وازە و مۆزعای بینە سعدی گەلە قشتا بە تەمامە نییە داوەتەکی خێزانی بکەم کاکە کو مۆزوعی دەباتەوە ئەو لای ئەو ستایلە زۆر جوانە دەهام ئەو ستایلە زۆر جوانە وڵڵای بەجێ من دەکەی نییە لەو نوعانە لە بەرکە سعدی بەستا کاکە سعدی دوکانی دۆڕاندووە دوکانەکەی دۆڕاندووە لە چێ کاکە دوکان دەدۆڕێ ڕاوەستە سعدی ئێدە ڕاوەستە با تێبگەم برێ کاکە ئەمە چوومە دوکانی پێویستم بە قوماش بوو کە چوومە ژوورێ بینیم کاک سعدی لەوێ گێستچی لێ دەدا ڕەشید چایەتی نا بستە منداڵێکی ئەوەندەش لەوێ دانیشت بوو ئەمری پێدەکردن لەبەر چ ڕووی دێ باوەڕ بەوەی دەکەی لۆوەی لێ هات چ بووە نازانم کە زۆریم لێکرد وتی قومارم لە قومار دۆڕاندوومە هورە دەهام پیاوەشی عاقڵە پیاوەکی پیاوانێک ئەتو باوەڕ دەکەی بستە منداڵێک ئەمر لە سەم بکات ئەرێ وەڵڵا دە باشە بعد ئەتولۆ لێوێندەر جێس لێ دەدەی لەبەر چێ نابی خزمەتی دوکانی خۆت بکەین ئەمن زۆر سادەمە ئەمە زۆر زان نیە شاگردەکانم دەرێم ئەنگۆ دابنیشت نییە بەخۆم دەسم چایانەوە دێنم پیاو دەبی سادە بیتر سادی بەڵێ قەت پێت باوەڕ ناکەم دم و چار بەوەی ناچ کە پێت باوەڕ بکەم کاکە سعدت لە کەنجی قوماری دەکەی سعدی ئەتو تازیرە چ گەورەی خەڵک دەتناسی ئەتو قوماریان گۆتیە زۆر ناخۆشتان کرد دیارە قسەی خۆش دەگەن گۆ فایدەی نییە ئەمە قومارم نەکردیە ئەگەر ئەمن قومارم کردبوو لە سەقەراتی لە سێداران بدەن سعدی هەستە با بچێت توکانێ لۆ چێ دەرێ دەچێت توکانێ بابزان چوڕ دە لەوێندەر هەستە کاچی زانی دەهام ناخۆشت کردی هەستە سعدیۆ پێش بکەوە کاکە وەڵڵاهی لەگۆڕێنی سعدی لەوە زیاتر تووڕە مەکە بەتڵەغاز وازدە هەناری بینە بڕۆ